حەسەن نەسڕوڵڵا مینداری گشتی پێشووی حیزبوڵڵا چەند مانگێ پێش تیرۆرکردنی پێیوا بوو جەنگی پشتیوانی لە چوارچێوەی یاساکانی پێکداداندا تا کۆتایی دەمێنێتەوە. هەروەها ئێران دوای چواردەیە مقاومەی ئیسلامی لە لوبنان وەک نێچیرێکی ئاسان بەجێ نایڵێت، بەڵام حیساباتی هەڵا ڕێگری لە حیزبەکە کرد بڕیاری یەکلاکەرەوە سەبارەت بە شەڕەکە بدات. راپۆرتێکی ڕۆژنامەی شەرق و ئەوسات کە پشتی بە لێدوانی چەندین بەرپرس و کەسایەتی گروپە چەکدارەکانی عێراق و لوبنان بەستووە پشت پەردەی دیمەنی کۆتایی ئاشکرا دەکات پێش تیرۆرکردنی نەسڕوڵڵا. دەری دەخات چۆن حیساباتی هەڵا بۆتە هۆی ئەوەی حیزبوڵڵا نەتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بدات لە شەڕی لەگەڵ ئیسرائیل تا ئەیلولی 2024 کاتێک شەڕەکە گۆڕا بۆ شەڕێکی خوێناوی و سەرتاسەری. ئەو کەسانە کە تا ساڵی 2024 لە پەیوەندیدا بوون لەگەڵ سەرکردایەتی حیزبوڵڵا دەڵێن نەسڕوڵڵا پێیوا بۆ شەڕەکەیان لەگەڵ ئیسرائیل شەڕی کلاسیکی تێناپەڕێنێت. لەگەڵ تونبوونەوەی شەڕ حیزبوڵڵا چاوەڕوان بوو ئێران لە ڕێگەی دانوستانەوە هاوسەنگی هێز بگەڕێنێتەوە، بەڵام دوای کوژانی سێ سەرکردەی مەیدانی حیزبوڵڵا کە بە چاوەکانی نەسڕوڵڵادا دەنران دۆخەکە پێچەوانە بووە کە پێگاتبوون لە ویسام تەویل فەرماندا لە هێزی ڕەزوان، ئابوتالب فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی ناوچەی ناوەڕاست، ئیبراهیم عەقیل فەرماندەی ئەنجومەنی سەربازی. لەگەڵ کوژانی هەر فەرماندەیەکی مەیدانی نەسڕوڵڵا چاوێکی لە دەستدەدا کە یارمەتی دەدا دۆخەکە بەڕوونی ببینێت. خاڵی لاوازی حیزبوڵڵا لە پڕکردنەوەی شوێنی فەرماندە و بەرپرسەکانیدا دەرکەوت، لە کاتێکدا فەرماندە کوژراوەکان بەشێک بوون لە زنجیرەیەکی دانەبراو لە سەرکردایەتی حیزبوڵڵا. شێوازی کارکردن و نهێنیەکانیان لەگەڵ خۆیان بردە ناو گۆڕ و فەرماندە نوێیەکان نەیان دەتوانی دەستیان بگات بەو زانیاریانە. تەنانەت درۆنەکانی ئیسرائیل زانیاریان زیاتر بوو لەبارەی یەکەکانی حیزبوڵڵا بەراورد بە فەرماندە نوێیەکان. لە کۆتاییدا نەسڕوڵڵا بە زانیاری مەیدانی شێوە و گەمارۆدراو بەرپرسە نوێیەکان نەیان دەتوانی بەڕوونی دۆخەکەی بۆشی بکەنەوە تا بڕیاری یەکلاکەرەوە بدات. ئیسرائیل لە قۆناغی پێشوەختەی شەڕدا لە ڕێگەی بە ئامانجگرتنی کارپێکەری سیستمی موشەکی استراتیژی حیزبوڵڵا گورزێکی گەورەی لەو حیزبەوە شاند. بەوپی ئەو جۆرە شارەزایانە لە گۆڕەپانی شەڕدا دراوێکی قورسن و قەرەبووکردنەوەیان ئەستەما. لەگەڵ تونبوونی شەڕ گومانگەیشتە بازنەی دەوری نەسڕوڵڵا. بۆ یەکەم جار لە دوای کوژانی ساڵح ئاروری جێگری پێشووی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە بەیروت کە کوژانی ویسام تەویلیشی بەدواداهات، نەسڕوڵڵا چاوەڕوانی ئەوەی نەدەکرد ئەوە ڕووبدات و بۆ ماوەیەک بێدەنگی هەڵبژارد. کاردانەوەی حیزبوڵڵا کەم و پڕبوو لە گومانی خۆڵ. دەستی کرد بە وردبینی لە تۆڕی ئەمریکانی پەیوەندی بۆ دۆزینەوەی کەلێنی گەیشتنی زانیاریەکان بە دوژمن. لەو کاتەدا گروپێکی عێراقی ئامادەی دەربڕی چەکدار بنێرێت بۆ پشتیوانی حیزبوڵڵا، بەڵام حیزبوڵڵا ئەوەی ڕەت کردەوە. تەقینەوەی ئامریکانی پەیجەر دۆخەکەی زیاتر تەقاندەوە و حیزب و سەرکردەکانی لە یەک دابڕان. دیمەنی کۆتایی لە 27 ئەیلولی 2024 بوو. دەوترێت نەسڕوڵڵا بەشداری کردووە لە بەخاکسپاردنی محەممەد سرور فەرماندەی یەکەی درۆنی حیزبوڵڵا. دواتر بە هاوڕێتی عەباس نیلفرۆشان جێگری فەرماندەی فەیلەقی قودس چووە حەشارگەیەکی ژێر زەوی لە بەیروت کە بووە دوایین گەشتیان دوای ئەوەی ئیسرائیل بە بۆمبی حەشارگەشتێنەری بە لەیزەر ئاراستەکراو بە ئامانجی گرت.